بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵم بەرنمەیەکی دیداری تایبەتان پێشکەش دەکەم لە ساڵیادی هەڵگرساندنی شۆڕشی گوڵاندا بە میوانداری بەڕێز کاک مەریوان حەماعەلی کارگێڕی لەقی چواری پارتی دیموکراتی کوردستان و قوتابی ماستەر لە کۆمەڵناسی. کاک مەریوان زۆر بەخێر بی. زۆر سوپاس کە خۆشحاڵێمە تەرخان کرد. کاک مەریوان من حەزەکەم لەم دیدارە تایبەتە کە قسەکەین لەسەر هەڵگیرساندنی شۆڕشی گوڵان و دەستکەوت و ئامانجەکانی ئەو شۆڕشە خەبات و بەرخودان و قارەمانەتی ئەو شۆڕشە حەزەکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەم. هەمیشە قسەکردن لەسەر شۆڕشی گوڵان بەبێ قسەکردن لەسەر شۆڕشی ئەیلول قسەکردنێکی لاسەنگە. بە بڕوای بەڕێزت وەکو کادرێکی پارتی وەکو قوتابێکی ماستەر شۆڕشی ئەیلول پاشخانێکی فکری لە خەبات لە فکر لە سەرمایی مرۆیی بۆ شۆڕشی گوڵان جێهێشت یان بۆ بناغەیەکی پتە و بۆ ئەو شۆڕشەی کە جارێکی تر سەری هەڵدایەوە و ئەمڕۆی بەدی هێنا. بێگومان وەکو جەنابەت باسکردن لە شۆڕشی گوڵان بەبێ گەڕانەوە بۆ شۆڕشی ئەیلول بەڕاستی لاسەنگە بەڕاستی تەواو نەکراوە. لەبەرەوەی لە ئەساس ینی ئەساسی شۆڕشی گوڵان لە ڕووی توانامرۆیەکەوە لە ڕووی فکر و کولتورەکەیەوە ئەساسەکەی بناغەکەی بریتە لە شۆڕشی ئەیلول. ئامانجی شۆڕشی گوڵان تەواوکردنی ئامانج و استراتیژی شۆڕشی ئەیلولە. ئەو بنەمایانی کە جێ هێشتن چی بوون بۆ شۆڕشی گوڵان؟ تەمان لە زۆر لایەنەوە توانین باسی بکەین. گرنگترینیان لە ڕۆی نەتەوەیی و نیشتیمانیەوە بۆ ئازادی و سربەخۆیی خاک و خەڵکی کوردستان، بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکەرانی کوردستان، بۆ خۆش گوزەرانی و ژیانی باشتری خەڵکی کوردستان، بۆ چاوکراوەیی و بۆ ئەوەی کە خەڵکی و تاکی کورد هیچی کەمتر نییە لە تاکی وڵاتان و وڵاتانی دی کە خاوەنی سەروەری و خاوەنی سربەخۆیی و خاوەنی خۆیانن، بۆ ئەوەی کە کوردیش بگا بۆ ئاستە شۆڕشی ئەیلول ئەم پەیامەی پێبوو. بەداخەوە دوژمنە یەک لە دوای یەکەکانی عێراق لەم پەیامە تێناگەیشتن یاخود نیانەویست تێی بگەن، بۆیە هەمیشە بە زەبری هێز ئەیانویست ئەم شۆڕشە لە ناوبەرن و بێهێزی بکەن. بۆیە هەمیشە شۆڕش چاری نەبوو جگە لەوەی کە ڕێگای شەڕ و خەباتکردن بە چەک ببێتە خاڵی سەرەکی. بۆیە شۆڕشی گوڵانیش کە دەستی پێکرد بەڕاستی لەمەوە دەستی پێکرد و ئەمە بووە بەشێکی گرنگی ئەم شۆڕشە و جگە لەوەی کە ئومێدی جارێکی کە لە ناو دڵ و دەروون و ڕوحی خەڵکی کوردستانە دروست کردەوە و لە ناومێدیەکی زۆرەوە خەڵکی کوردستان ئومێدی دروست کردەوە ئومێدی بنیاد نایەوە. کاک مەریوان ئەگەر بەراورد کارێکەکەمان تاوکەین ئێمە هەمیشە گوێمان لەوە دەبێ دەڵێن شۆڕشی ئەیلول چتری کۆکردەوەی هەموو دەنگ و ڕنگ و بیر و نەتەوە جیاوازەکان بوو. شۆڕشی گوڵانیش توانی ئەمە جارێکتر تەواو بکە. ئێستاش ئەو پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنی نەتەوەی جیاواز و ئاینی جیاواز لە هەرێمی کوردستان کە تەسەورەکەم یەکێک لە جوانیەکانی هەرێمی کوردستان لە ئێستاە کە پێشکەشی جیهانی دەرەوەی ئەەکەین لە ڕووی مرۆڤایەتیەوە ئەوەیە. ئەمە سەرچاوەکەی بۆ شۆڕشی ئەیلول و بۆ بەتایبەتی ئەو بۆ چوون و فکری کە خودی بارزانی نەمر هەیبوو لەو ڕۆوە. بۆیە فعلەن ئەمە پاشخانێکی زۆر کاریگەر بوو کە لە شۆڕشی گوڵانە ئەتوانین بڵێن زۆر زیاتر ڕەنگی دایەوە. تەنانەت نەتەوە جیاوازەکان لە ناو شۆڕشی گوڵانە کاریگەریان هەبوو، دەوریان پێدرا و پێشمەرگەیان هەبوو، کادر هەبوو کە بۆ نمونە مەسیحی بوو، سریانی بوو، تورکمان بوو. لە نەتەوە جیاوازەکانی
لە کوردستان ئاژین لە ناو شۆڕشی گوڵانە جێگایان بووبوانێ و ئەمەش وای کردبوو کە بنەمای قوڵبوونەوەی پێکەوە ژیان زیاتر بێت و ئەو لێک نزیک بوونەوەیە و ئەو پەیوەندیە بەهێزەی کە تا گەیشتۆتە ڕادەی ژن و ژنخوازی و تێکەڵبوونی زیاتر پێکەوە من تەسەوەرەکەم بەڕێی من بەشێکی هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەو بۆچوون و فکرەیە کە جەنابی بارزانیدا ڕشتووە لە شۆڕشی گوڵانە گەشەی پێکرا. بە کاک مەریوان هەمیشە گوێمان لەوە دەبێت کە شۆڕشی گوڵان تەواوکەری شۆڕشی ئەیلولە. جەنابیشت کەمێکت لێ باس کرد ئەمە بە واتای چی دیانی ئەم دوو شۆڕشە چۆن یەکتری تەواوەکەن مەسەلەن چۆن شۆڕشی گوڵان جارێکتر شۆڕشی ئەیلول تەواوەکە هەرچەندە قۆناغەکان لە ڕووی زەمانەوە لە ڕووی بارودۆخی نێودەوڵەتیەوە جیاوازە. ئێمە لەبەرەوەی کە ئامانج گەیشتنە بە سربەخۆیی یان ئامانجی دروستبوونی پارتی لە 46 هەڵگری ئاڵای سربەخۆیی بوو بۆ کوردستان گەیشتن بوو بە مافەڕاوەکانی گەلی کوردستان. ئێمە لە کۆتایی شۆڕشی ئەیلول نەگەیشتینە قۆناغی سربەخۆی کوردستان تا بڵین ئەم قۆناغە لێرەیە کۆتایی پێات قۆناغێکی کە دەست پێ یەکەین. ڕاستە بارودۆخەکە گۆڕا دەستپێکێکی تازە ڕوویدا بەڵام ئامانجەکەی ئێمە هەر لە جێ خۆی بوو. ئێمە نەگەیشتینە خەونەکانی خۆمان گەلی کورد نەگەیشت بۆ خەونەکانی خۆی بۆیە شۆڕشی گوڵان و بە تا ئێستاشی لەگەڵابیانی لە دوای ڕاپەڕینیش بێگومان قۆناغێکی کە لە شۆڕش لە خەباتکردن لە تێکۆشان دەستی پێکرد لە دوای 2003 جۆرێکی کە قۆناغێکی کە لە خەبات دەستی پێکردووە بەڵام ئایا ئێشتا ئێمە ئامانجە سەرەکیەکەی خۆمان بەدەستهێناوە کەواتە ئێستاشی لەگەڵا بێت ئێمە درێژە پێدەری شۆڕشی ئەیلولین بەپێی قۆناغە جیاوازەکان هەتا ئەو کاتەی کە پەیامە سەرەکیەکە یاخود خواستە سەرەکیەکەی خەڵکی کوردستان بەدیەت کە ئەویش دروستبوونی کیانێکی سربەخۆ دەوڵەتێکی سربەخۆیە ئەو کاتە ئەو قۆناغا گۆڕێ بە قۆناغێکی تر و دەستپێکێکی تازە ئەبێتە بەرهەمی هەموو ئەو شۆڕش و خەبات و تێکۆشانەی خەڵکی کوردستان بۆ قۆناغە جیاوازان. کاک مەریوان شۆڕشی گوڵان لە سەردەمێکدا هەڵگیرسا کە قۆناغەکە زۆر جیاواز بوو قۆناغە نێودەوڵەتێکە قۆناغی ناوخۆی کوردستان قۆناغی نێودەوڵەتی بە شێوەیەک بوو کە جەنگی سارد لە گەرمی ڕوودانیدا بوو و زلهێزەکان دابەش ببوون بەسەر دوو میحوەرەوە و وڵاتانی ئێقلیمیش بە هەمان شێوە دابەش ببوو لەو بینەدا کورد ژمارەیەکی حساب بۆ نەکراو بوو یاخود شۆڕش و بەرخودانی ئێمە مافەکانی ئێمە دژی هەر لایەنێک با بڵین هەموو ئەو لایەنە دژی ئێمە بوون سەرکردایەتی ئەو کاتی شۆڕش خوێندنەوەی بۆ ئەم واقعە کردبوو یان پشتی بەچی بەستە بوو. لەبەرەوەی کە شۆڕشی ئەیلول ئەساسەکەی بەقوت بوو و خەڵکی کوردستان بە تێگڕا تەئیدی شۆڕشی کوردستان شۆڕشی ئەیلولیانە کرد و شۆڕشی ئەیلول خاوەنی دەستکەوتی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان کە گەورەترینیان ئەو ڕێکەوتن نامەی 11,000 بوو و جۆرێک لە کە ناوەکەی حکمی زاتی بوو بەڵام جۆرێک لە سربەخۆیی تیا بوو بەشداریەکی ڕاستەخینەی ئەو 34 ساڵی کە شۆڕش بەشداری لە حکومڕانیە کرد ئەمە پاشخانێکی زۆر باش بوو بۆی کە خەڵک متمانەی هەبێ بە متمانە لە دەست نەدا ڕاستە شۆڕش کۆتایی پێات ڕاستە نەکسە دروست بوو بەڵام متمانەی خەڵک تووشی بێئومێدی بوو خەڵک تووشی ناڕەحەتی بوو خەڵک تقریبان تا ڕادەی ئەوەی کە هەندێک کەس ئەوەندە بێئومێد بوو گەیشتە خۆکوشتن بەڵام دیسانەوە خەڵک متمانەی مابوو خەڵک چاوەڕێی ئەوەیە کرد کە جارێکی کە بارزانی و پارتی بتوانێت جارێکی کە هەڵبسێتەوە هەرچەندە دەتەوێت کاک مەریوان پێم بڵێ شۆڕشی ئیلول وای لە خەڵک کرد کە خۆ نەچەمێنن خۆچەماندن قبوڵ نەکەن شۆڕشی
گوڵانیش لەسەر ئەم بنەمایە جارێکی تر دامەزرایەوە. بێگومان ئەمە زۆر ڕاستە لەبەرەوەی کە ئەگەر تۆ تەماشای مێژووی کورد بکەیت درێژترین و پڕ خزمەتترین و پڕ تێکۆشانترین شۆڕش لە سەرتاسەری کوردستانی گەورەیە شۆڕشی ئەیلول لە ژمارەکرێ. لەبەر ئەوەی کە شۆڕشی ئەیلول استراتیژێتی هەبوو و پرۆژەی هەبوو و بەرنامەی هەبوو و ئامانجی هەبوو. دۆزی کوردیشی گیان دە قۆناغێکی دۆزی کوردیشی گۆڕی و گەیاندی قۆناغێکی کە لە مێژووە شتیکی وا ڕووی نەداوە کورد بتوانێت شۆڕشێکی ئاواسەر بخات و بیگەێنێتەوەی کە دوژمنەکەی دوژمنەکەی قەنەعەت پێ بکە کە بە داواکانی ڕازی بێ ئەگەر بۆ کاتێکی دیاریکراویش بێت و ڕازی بوو بە داواکانی حکومی زاتی وەربگیرە لە دوای ئەوەی کە خەریک بوو بنەماکانی حکومی زاتی بچەسبێ موامەرەی نێودەوڵەتی دروستە بێ و شۆڕشی ئەیلول لە نێو ئەبرێ و ئەو مائامەرە گەورەیە کە تا ئێستش ئاسەوارەکانی لە ناوچەکەیان ماوە. بەڕاستی ئەو ئومێد و هیوایی کە خەڵک هێشتا بە بەرزانی مابووی ئەمە بنەمایەکی زۆر کاریگەر بوو بۆی کە جارێکی کە ئەوەی کە ئێمە خوێندومانەتەوە ئەوەی کە ئێمە بیستومانە ئەوەی کە لە شۆڕش گێڕانەوە جۆمان لێ بووە کاتێک کە مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی گوڵان دروست ئەبنەوە بە ناوچەکە بڵاوە بنەوە خەڵک بە تامەزرۆ پێشوازیانەکە لەگەڵ لەو کاتی کە خەڵکی کەش جموجوڵیان هەبووە خەڵکی کەش وجودیان هەبووە بەڵام پێشوازیکردن لە پێشمەرگەکانی مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی گوڵان زۆر جیاواز بووە بە دەنگەوە چوونی ئەو پێشمەرگانە لەلایەن خەڵکەوە وەڕووکردنە خەبات و تێکۆشان لەلایەن خەڵکەوە بۆ جارێکی کە بە تامەزرۆوە سەدان و هەزاران خەڵکی تر لەو کاتەیە ویستویانە دووبارە پەیوەندی بە شۆڕشەوە بکەنەوە ئەمەش بۆ خۆی جارێکی کە گوڕێکی تر و توانایەکی کە ئەداتەوە بە شۆڕشی گوڵان و ژی لە مۆی شۆڕشی گوڵان جارێکی کە ژی لە مۆی شۆڕش جارێکی کە دروست دەبێتەوە بە ناوی شۆڕشی گوڵانەوە دەست پێکاتیانی بەڕاستی هەمان ئەو استراتیژیەتی کە شۆڕشی ئەیلول بۆی دروست بوو شۆڕشی گوڵان بووە درێژە پێدەری و بووە ئەوەی کە لە هەموو ڕاهەندەکانەوە ینی تەنها ئەوەن ڕستە ئامانجەکە سربەخۆیی بوو بۆ کوردستان بەڵام تەنها لە پێناو گەیشتن بە سربەخۆیی چەندین ڕێگای تر چەندین لایەنی تری تێکەڵ کرد تاوەکو بتوانێت ئەم ڕێگایانە بە هاوسەنگی تێپەڕێنێ و بگاتە ئەوەی کە خەڵکی کوردستان دڵنیا بکاتەوە لەوەی کە شۆڕش بەردەوامە و هەتا لەو کاتانەیە خەڵکی گرێویان لەسەر لە ناوچوونی یەکجارێکی پارتی و شۆڕش ئەکردەوە کە جارێکی کە دروست نابێتەوە سەر هەڵناداتەوە ینی لە ناوخۆ و لە دەرەوەی کوردستانیش ئەم گرەوە هەبوو بەڵام کاک مەریوان ئەوە ژێکی کە لە پرسیارەکانم بە شێوازێکی تر لە دوای ڕێکەوتنامەی جەزائیری ڕژێمی شای ئەوسا و ڕژێمی بەعسی ڕووخاو سەدام غروریەک ئەیگرێ کە پێی وایە جارێکی تر شۆڕش کۆتاییان بە شۆڕشی کوردستان هێنا کۆتاییان بە هەموو چالاکێک هێنا و هیچ کات شۆڕش دروست نابێتەوە سەرکردایەتی ئەو کاتی شۆڕشی گوڵان چۆن توانی ڕوبڕووی ئەم غرورە بێتەوە چۆن ئەم غروری تێکشکان تۆزانی کاتێک کە ئەو لە لوتکی سەرکەوتنایە تەقاکردن و چالاکی پێشمەرگانە لە شاخەکانی کوردستان سەر هەڵئەداتەوە چۆن ڕوبڕووی ئەمە بووە بە پێشمەرگی کوردستان بە ئەوش بکەمە جارێکی پرسیارێک بۆ شاخی هەڵبژارد بۆ چالاکیەکەیە کە هەمیشە کورد دووبارەیە کاتەوانەیە کە جگە لە چیاکان دۆستی نییە بۆیە هەمیشە باشترین دۆستی کورد چیاکانی و خاکەکەی
خۆی بووە هەمیشە پەناگا بووە پارێزەری بووە چیاکانی کوردستان لەبەرەوەی کە سروشتی قایم و پەناگایەکی ئامنە کە دوژمن زۆر کەم توانیوێتی دەستی پێ بگا بۆیە هەمیشە پاڵپشتێکی بەهێزی خەڵکی کوردستان بووە بەگشتی وە شۆڕش بووە بە تایبەتی بۆیە ئەو قسەیە لەوە هاتووە کە هەمیشە چیاکانی کوردستان پەناگایەکی ئامن پەناگایەکی بەهێز کە قوتیش جگە لەوەی کە ئامن بووە قوتیشی هەمیشە داوە بە پێشمەرگەکانی کە بتوانن سەرکەوتوو بن کە زاڵ بن کە بەهێز بن کە نەچەمێن و سەردا نەنوێنن بۆیە بەڕاستی کاتێک کە میلەتێک خواستێکی هەیە و کاتێک کە میلەتێک ئامانجێکی ڕەوای هەیە من پێم وانە غروری هیچ دوژمنێک بتوانێت ئەو ڕایگرێ بەرامبەر ئەو ئامانجەی خەڵکی کوردستانیش وە شۆڕشیش وە قیادەی کوردیش لەو کاتەیە بەڕاستی پێم وانە گوێی دابێتە ئەو جۆرە غورورەی کە دوژمن هەی بووە بۆیە هەڵسانەوە بە نسبەت شۆڕشەوە کارێکی ڕاستە لەوانەیە قورس بوو بێ بەڵام ئەستەم نەبووە کاک مەریوان دۆست چیاکان دۆستمانن بە معنای خاک بە معنای خەڵک دیکەواتە تۆ بەبستی ئەوەیە ئەگەر خوێندنەوەیکی سایکۆلۆژیانیان خوێنەوەی کۆمەڵاسیانەشی بۆ بکەین ئەم خاکە خاکی تۆیە کەواتە پشتیوانتە ئەهێنێ هەم پشتیوانتە هەم ئەشی هێنێ قوربانی بۆ بدەیت پێتوان نییە مەسەلەکە ئەوەش بێجارێکی تر ئەگەر خوێندنەوەیکی تری بۆ بکەین بێگومان تەمان ئەتوانی لەو چەمکەوە لەوەی کە چیاکان پشت و پەنان چیاکان تەنها دۆستمان چیاکان ئەکرێت لە زۆر لایەنەوە شرۆڤە و شیکردنەوەی بۆ بکەین بێگومان هەمیشە چیاکانی کوردستان گۆڕستان بوون بۆ دوژمنانی کوردستان زۆر جار هەتا شاعیران و نووسەرانی گەورەی کورد لەسەر ئەوە شعریان هەیە نووسینیان هەیە کە بنداری خاکی کوردستان نییە خوێنی پێشمەرگەی لێ نەڕژرابێ بنبەردێک نییە کە پێشمەرگە خوێنی پێ نەدابێت بستێکمان نییە لە کوردستانمە گۆڕی سەربازی ون نەبێ پێشمەرگەی ون بە زیدی ینی لەبەرەوە تۆ تەماشاکەی لە زۆربەی زۆری کاتەکانە بەرژەوەندی وڵاتە زلێزەکان وای خواستووە کە ئەو کاتێک کە زۆر خۆی بە دۆستی تۆ زانیوە لەم حەساسترین کاتا پشتی تێکردووی ئەو کاتێک کە ئێمە قیادەی کوردی سەرکردایەتەکانی کورد بە تەواوی ئەمەل و بڕواوە چاوەڕێی ئەوە بوون کە یەکێک لە وڵاتە زلێزانە لە مووقیفێکە لە مووقعێکە لە قۆناغێکە بەجددی پارێزەری ئەم شۆڕشە بوو بێتن و لە پێناوی بەرژەوەندی خۆیانە بەکاریان نابێتن بەڵام سیرەکەی لە لەحزەیەکە ئامادە بوون و پشتیان تێکردوون و لەگەڵ دوژمنەکانی کوردستانە جارێکی کە ڕێکەوتونەتەوە و کورد تووشی هەڵدێران و تووشی ئەوە بوون کە ئەگەر بۆ کاتیش بێ وەکوەوەی کە لە شۆڕشی ئەیلولا ئەگەر وەکو وێزگەیەک تەماشای بکەین وەکو قۆناغێک تەماشای بکەین لە شۆڕشی ئەیلولا لە نەکسەی 75 ئێمە بەڕوونی ئەیبینین کە وڵاتە زلێزەکانیش تەنها ڕێکەوتنی بینی دوو وڵات نییە بەڵکو وڵاتە زلێزەکانیش دەستیان لەوەیە هەبووە کە ئەو گەیشتن بەیەکە ئەو ڕێکەوتنەی تیا دروست بووە بەنسبەت ئەوەی کە شۆڕش توانوێتی لەسەر پێی خۆی بوەستێ توانوێت متمانە بە خۆی بکە لەو کاتانەی کە یعنی ئەگەر تۆ تەماشا بکەیت ئەو چەک و تفاقی کە بەدەست پێشمەرگە و بووە زۆر نابەرابەر بەرامبەر بۆی کە بە حکومت بووە بەڵام ئیرادەی پێشمەرگە خۆشەویستی خەڵکی کوردستان بۆ پێشمەرگە ئەمە هەمیشە قووەتێکی بەهێز بۆ پێشمەرگە بۆیە بەو چەکەی دەستی بەو چەکە بەسیتەی دەستی بۆ ئامرازە
یان تفاقە کەمانەی کە بەدەستەوە بووە هەمیشە توانوێتی خۆی بسەلمێنێ سەرکەوتنی گەورەش تۆمار بکە. کاک مەریوان لە دوای قۆناغی ڕێکەوتنی جەزائیر هەمومان بیستومانە کە قۆناغێکی زۆر تاریک بەسەر کوردستان ئادێ و خەڵکی کوردستان بە تەواوەتی بێئومێد و ڕەشبین دەبن وەکو بەڕێز باسی کەمێکی خەڵک بەرەو ئینتحار بەرەو خۆکوشتن ڕۆیشت مەسەرەن زۆر خەڵک بێئومێد ببوو هەڵگیرسانەوەی شۆڕش چۆن ئومێد ئەداتەوە بە خەڵک جارێکی تر ئومێدی بۆ دروست بێتەوە لێرەدا مەبەستمە خوێندنەوەیکی کۆمەڵاتیانم بۆ بکەی بۆ سەرهەڵدانەوەی شۆڕش لە قۆناغێکی زۆر تاریکە. بەرزانی ڕەحمەتی قسێکی هەیە ئەڵێ کەوتن گرنگ نییە ئەوەی کە گرنگە هەستانەوەیە. کورد زۆر جار کەوتووە بۆ هەندێک جار زۆر بە قورسی توانیوێتی هەڵبستێتەوە هەندێک جاریش زەمن قۆناغەکە هاوکار بۆ بۆەوەی کە بتوانێت هەڵبستێتەوە. وەکو باسم کرد شۆڕشی ئەیلول متمانەیەکی وای لای خەڵکی کوردستان دروست کرده بوو کە متمانە ئەساسی ینی لە سایکۆلۆژیای ئینسانە لە ڕووی دەرونیەوە ئەتوانێت بناغە بێ بۆ هەموو سەرهەڵدانێک ئەتوانێت ببێتە پاڵپشتی هەر سەرهەڵدانێک ئەتوانێت ببێتە ڕێخۆشکردن بۆ هەموو بەرەو پێشچوونێ کاتێک کە متمانە نامێنێ کارەسات دروستە بێت. خەڵکی کوردستان ڕاستە ناومێت بوون تووشی ناومێدی بوون بەڵام کاتێک ینی ناومێت بوون بەڵام بێ ئەمەل نەبوون هیوایەکیان هەر مابوو ئەم هیوایی کە مابیان بە شۆڕش توانی لە وەختێکی زووە ئەم هیوایە بگەشێنێتەوە. لە چەند شوێنێکی کوردستان داستانی جۆرا و جۆری تۆمار کرد هەر زوو مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی گوڵان بە هەموو کوردستانە بڵاو بوو پەیامیان پێبوو. ئێمە ئەزانین لەگەڵ ئەوەی کە هەمیشە کورد پەیامی ئاشتی خوازانەی پێەیە هەمیشە ویستێتی بە ئاشتی حەلی کێشەکانی خۆی بکە بەڵام ئەزانین ئێمە ئەوەش ئەزانین کاتێکە تۆ بۆ ئەوی کە بتەوێت خۆت بسەپێنی پێویستت بەهێزە. شۆڕش باش بیری لەمە کردبووە بۆیە دەستپێکردنەوەی شۆڕش بە چەند داستانێک دەستی پێکردەوە ئەمە دەنگی دایەوە تەنانەت لە ڕادیۆکانی ئەو کاتی ئەنتەرناشناڵ کە مۆرتیکال و MBC و نازانم کۆمەڵێک ئەوەی کە زۆر خەڵکی کورد گوێی لێگرت مۆرتیکالۆ باسییانە کرد ینی خەڵک زۆر باسی ئەوەیە کرد کە لەو کاتەیە زۆر باسی ئەو داستانانەی کردووە. ئەمانە هۆکار بوون بۆی کە جارێکی کە متمانە لای خەڵک دروست بێتەوە. لەگەڵ ئەوەشە ئەو قۆناغا لە دوای 76 بەڕاستی هەندێک حیزبی تازەش لە کوردستانە لەدایک بوون هەندێک حیزبی تازەش دروست بوون لەوانەیە ئەم دروست بوونی ئەم حیزبانەش بەرهەمی بێئومێدی بوو بێت بەڵام دیسانەوە لە قۆناغێکە ئەم حیزبانە جارێکی کە جوێنتە بنەوە پێکەوە یەکەگرنەوە ئەبنەوە بە هێزێکی تازە کە دیسانە و متمانەیەکی تازە بۆ خەڵکی کوردستان دروستەکەنەوە. کاک مەریوان لەو سەردەمەدا کە یەکێک لە ڕێکارەکانی شۆڕش وەکو بەڕێزشت باست کرد مقاومەتە ینی شۆڕش لە چەند وێزگێکی گرنگە چەندین مقاومەی گرنگەکە وەکو باست کرد لە نابەرامبەری هێز لە نابەرامبەری چەک و تەقەمەنی بەڵام شۆڕش سەرکەوتنی گەورە تۆمار دەکات ئەو سەرکەوتنانە دەبنە خاڵێک بۆ وەرچەرخانیان دەبنە خاڵێکی مێژووی بۆ وەرچەرخان و دۆزی کورد بەرنە قۆناغێکی تر یاخود پامێک بۆ دوژمن بدەن. بێگومان لەو کاتێک کە ڕژێمی بەعز ئیدعایی لە ناوبردننی شۆڕشەکە لە شوێنێک لە نوقتەیەکی کوردستان شۆڕش بەهێزێکەوە دەرەکەوێت مەعسکەرێکە سووتێنێ قافڵەیەکی سەربازی لی ئەدرێ و لە ناوی ئەبرێ ئەمانە لەو کاتی کە
ڕژێم بیر لەوە کاتەوە کەم شۆڕشە کۆتایی پێهاتەوە بەڵام سیرەکە لەو لاوە لی ئەدرێ ئەسووتێنرێ ئەمە تووشی شۆکێکە بێگومان دیسانەوە ئەو غروری کە پێشتر جەنابە باست کرد دیسانەوە جارێکی کە ئەو بیر لەوە کاتەوە کە ئەو توانیوێتی بەو جەبەروتەی کە هەی بووە بەو هێزەی کە هەی بووە توانیوێتی ئەو شۆشە لە ناوبەرێ ئایا ئەمە چۆن سەری دەرکێشە خۆی لە ڕاستیا بەهێز لە ناو نەچوو کەواتە ئەمە چی بۆ ئەمە سەلمێنە هەمیشە ئیرادەی ئینسان ناتوان هیچ کەسێک ناتوانێت بیکوژێ ئیرادەی ئینسان خەونی ئینسان ئەتوانێ لاشەکەی بەرێ ئەتوانێ سزنیکە ئەتوانێت وەکو جەستا بەڵام هیچ کاتێک ناتوانێت ئیرادەی بکوژێ شۆرشی ئەیلول شۆرشی گوڵان خاوەنی ئەم ئیرادەیە بوو ینی ئەم ئیرادەیی بۆ خەڵک دروست کرده بوو بۆیە خەڵکی کوردستان خاوەنی ئیرادەیەکی بەقوت بوون کاک مەریوان هەر لە باسی داستانەکانە ئەمێنینەوە شۆڕشی گوڵان چەندین داستانی مەزنی تۆمار کرد یەکێک لەو داستانانی کە زۆر گرنگ بوو و بۆ خاڵی وەرچەرخان داستانی خواکوڕک بوو کە لەوێ پێشمەرگەی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەخۆی سەرۆک بارزانی چەندین ڕۆژ یان با بڵین چەندان ڕۆژ لە داستانە بوو نەبزانم ئەگەر هەڵە نەبم زیاتر لە 40 ڕۆژ بوو نزیکی 2 مانگ بوو بەرگریان کرد و دوژمنیان تێکشکان و داستانە سەروەریکی گەورەی بۆ مێژووی ئێمە تۆمار کرد لەو داستانەدا سەرۆک بارزانی وتارێک بۆ پێشمەرگەکان ئەدات قسەیان بۆ ئەکات هەندێک بەشێک لە قسەکانی سەرۆک بارزانی دوای ماوەیەکی زۆر کەم هاتنەدی ئەگەر پێم بڵێ گرنگی ئەم داستانانە لە چیدایە کاتێک کە پێشمەرگە تۆماریەکە و خوێندنەوە بۆ ئەو واقعی کوردستان چۆن خوێندنەوەیەکە واقعی ناوچەیش چۆن خوێندنەوەیەکە تەمان دیسانەوە مەسلەی داستان و شەڕی شۆڕش گێڕانە چەندین خوێندنەوەی بۆکرێ لە چەندین لایەنەوە یەکێک لەو لایەنانە سەلماندنی خودی خۆتە یەکێک لەوانە پیشاندانی بەرامبەرە کە من هەم تۆ ناتوانانی من لە ناوبەری و سەلماندنێکی کەیە بۆ دەرەوەی ئەم دوو ئەجووە کە پیشانی خەڵکی تر بدەی کە کاکە تۆ لە شوێنێک منە بەجێش بەڵام من نەفۆتام من هاتمەوە من دروست بوومەوە بەنسبەت کە جەنابەت باسی کرد بێگومان شۆڕشی گوڵان خاوەنی داستانی زۆرە خاوەنی سەروەری زۆرە خاوەنی چالاکی مەفرەزەیی کە لە ناو دڵی ئەو کاتی دوژمنە ئەنجامی داوە سەروەری زۆر زۆر گەورەی بەدەستێناوە بەڵام بزات مەسەلەی شۆڕشی بەنسبەت داستانی خواکوڕێک لە کاتێکا لەدایکە بێ یان لە کاتێکا دروست ئەبێ کاتێکە جارێکی کە خەریکە بێومێدی ڕووەکاتەوە خەڵکی کوردستان بەوەی کە ڕێکەوتنێک لە بینی حکوومەتی عراقی و حکوومەتی ئێرانیا دروستە بێ و ترسی ئەوە هەیە کە ئەم ڕێکەوتنە جارێکی کە لەسەر شۆڕشی کورد تەواو ببێ پێم وایە هەندێک ئیتیفاقاتی شەیە لە بینیانە کە ڕێگا بە سەرهەڵدان و بە سنوور بەزاندن نەدرێ لەوەیە لەم کاتە سەرکردایەتی شۆڕش و بە بزات جەناوی سەرۆک بارزانی پەیامێک بڵاوە کاتەوە داواشەکە کە ئەو حیزبە سیاسیانەی و کاتەش کە هەبوون بەشداری لەم داستانەیە بکەن بۆ ئەوەی کە ئێمە بیسەلمێنین شەڕ و داستانەکانی ئێمە بەهۆی وڵاتێکەوە نەبووە بە پاڵپشتی وڵاتێک نەبووە ئیرادەی ئێمە داوای ئێمە ئامانجی ئێمە جیاوازە و ئێمە ئەبێ خۆمان بیسەلمێنین کە ئەوەی کە ئێمە داوایەکەین پەیوەندی بە هیچ وڵات و دەوڵەتێکەوە نییە بۆیە شۆڕشی ببوورە بۆیە داستانی خواکوڕێک بە بەشداری جەنابی سەرۆک بارزانی بۆ خۆی سەرکەوتنێکی تەمان ئەوەی جەنابەت باست کرد 40 ڕۆژ زیاتری خایان زیاتر لە 2 فیرقە و نازانم چەند لیوا و چەند فەوجی جاش و ئەوانە بەشداریان کرد بەڵام هەر سەرکەوتو نەبوون
بوو کە داستانی خواکوڕێک بە سەرکەوتویتیا دەرچوو و یەکێک لە سیفەتەکانی سەرکردایەتی و تایبەتیش جەنابی سەرۆک هەمیشە پێشبینیەکانی وە ڕازگەڕاوە هەمیشە توانیوێتی خوێندنەوەی بۆ داهاتوو هەبێ ئەوە لەو ڕوانگەیەوە زیاتر. کاک مەریوان من کاتم زۆر کەماوە بەڵام ئەمەوێ شتێکی زۆر گرنگ ئەمەوێ تشکی بخەینە سەر ئەگەر بە کورتیش بێ یەک ڕێزی لایەنە کوردستانەکان بوو شەهید ئیدریس بارزانی هەوڵێکی زۆر ئەدا هەتا لە دواییە بە ئەندازیاری ئاشتەوایی ئەناسرێ و بەری کوردستانی دروست ئەکا ئەمەش پێت وایە خوێندنەوەیکی واقعیانەی سەرکردایەتی شۆڕشی گوڵان بوو بۆ ئەو بارودۆخی کوردستان و ناوچەکە. بێگومان هەموو پێکەوە بوونێک و هەموو بەرەیەکی لە شۆڕشا بە تایبەتی کە چەندین حیزب هەبن کاریگەری زۆر ئیجابی دروستەکە لەسەر سەرکەوتنی گەورەتر سەرکەوتنی زیاتر. لەو کاتێک کە کورد تووشی ئەنفالە بێت کورد تووشی کیمیابارانە بێت کورد جارێکی کە ئەحسابی سیاسی خەریکی یەکگرتنەوە بن ئەمە کە بەڕاستی دوژمنانی کورد چاوەڕێ بوون بە تێکدانی لادیەکانی کوردستان و ئەنفالکردن و کیمیابارانکردن ئیتر بنە بڕی خەڵکی کوردستان بکە. بەڵام لەو لاوە کاتێکە حیزبە کوردستانەکان یەکەگرن و بەرەیەکی کوردستانی دروستە بێ ئەبنە هێزێکی تر بۆ خەڵکی کوردستان ئەو کاتە وەکو چەپکەدارەکەی لەیەکە پێکەوە هێزێک ناتوانێت بیشکێنێ لەبەرەوە بێگومان حتا توانین بڵێن سەرکەوتنی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان لە ساڵی 91 یەکێک لە فاکتەرە گرنگەکانی ئەگەر هەلومەرجەکە بخوێنینەوە یەکێک لە فاکتەرە گرنگەکانی بەرەی کوردستانی بوو یەک ڕیزی خەڵکی کوردستان بوو خۆ ئێستش ئەمە ڕاستە یعنی تەماشاکە لە کاتی حکومڕانیە لە دوای 91ەوە هەر کاتێ خەڵکی حیزبە کوردستانەکان لێک نزیک بوو بێتن دەستکەوتی گەورە هەبووە کەی لێک دوور کەوتونەتەوە بەڕاستی زیانمان بەرکەوت. کاک مەریوان حەزمە کرد شۆڕشی دەستکەوتەکان و قوربانیدان و خەباتی شۆڕشی گوڵان لە بەرنامەیەکی چەند دەقیقەتەوە نەبێ حەزمانە کرد زیاتر تیش بخێنە سەر دەستکەوتەکانی ئەم شۆڕشە بەڵام کاتمان بە کۆتایی هات زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ خوێندنەوەکانت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکی تر مەڵتان ئاوا هەموو کاتێکتان شاد.